گردن ئازادیکردن لە یەکتر چۆنە؟ گردن ئازاییکردن وەکو عامی خەڵکی کوردستان ئاماژۆ یەکترەکەین دوای برنج و فاسۆلیا حیاتەکە تەڵعاان گۆشتەکەمان خوارد دوایەوە چین بۆ ئێوەش برنج و فاسۆلیا لای ئێمەش برنج و فاسۆلیا و قەیسی و ئەمانەکە لێندا نوێش کرا ئیشاڵاییتەوە بۆ ماڵەوە لە ماڵەوە ئەچی هەر دراوسێک لە ماڵە دراوسەکانەوە دەست پێکەی دوای خزمەکان وەڵام من ماڵە بێگانە شەگەڕێ ئەگەر نەیناسی نەیشم ناسی وەگەڕاوم سەردانی نەخۆشم کردووە ئەوەی کە تەعزیە هەبوو وەکو تەعزیە ناکە بڕی بەلای چوم سەردانیم کرد جەژنە پیرۆزەم لێکردم بزانم چکلێتیان هەیە بۆ چکلێتەکە ڕۆشتم بۆ ئەوەی کە جەژنە پیرۆزیان لێ بکەم و کە لە بیریان بچێتەوە ئەو مۆزوعی کاتۆ بە سەریانە ئەو حادیسە یا ئەو تەعزیە لە بیریان بچێتەوە لەبیریان بچێتەوە باشە حەزم کرد وەکو کۆتایی ئەم پرسیارت لێ بکەم عادەتەن جەنابەت تەمەنێکت هەیە چۆن یەبینی لێبوردەیی لە کۆمەڵگەی ئێمەیە بە تایبەت لە دەڤەری هەورامانە جاران باشتر بوویان ئێستا دەڤەری هەورامان و هەڵەبجە شارە زۆر بە تایبەتی ئەو لێبوردەیی لێرە هەیە بڕوا ناکەم لە سنوورەی کە هەبێ بەڕاستی خەڵکێکی لێبوردە خەڵکێکی من لەم هەورامان لەم تەوێڵە بڕوا ناکەم ئەم تەوێڵە لە مانیەکە 4 جار کێشیان بچێتە دادگاکان هەمووی لەناو خۆیان لێرە کێشەکانیان چارەسەرەکەن